ئەندازیارێکی کشتتوکاڵیە. ئەو مەترسیانە ئاشکرا دەکات کە جوتیار بەهۆی نەبوونی زانیاریەوە دەیگرێتە بەر بۆ بەرهەمهێنانی کشتتوکاڵ. بە پێی توێژینەوە زانستیەکان، هەر هەڵەیەکی زانستی لە بەکارهێنانی دەرمانی کیمیاوی بۆ پڕ بەرهەمکردن و زوو پێگەیاندنی بەرهەمە کشتتوکاڵیەکان سەرچاوەیە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی شێرپەنجە. هۆکاری یەکەم نەشارەزابوون یان زیادەڕەویکردنی جوتیارەکان لە بەکارهێنانی قڕکەرەکان. خاڵێکی تر زیادەڕەویکردن لە بەکارهێنانی پەینە کیمیاییەکان. و خاڵێکی تر ئاودێریکردنی سەوزەوات یان ئاودێریکردنی زۆربەی باخی میوەکان بە ئاوی مەجاری ماڵان، کە ئەمە یەکێکە لە هەرێکێشە زۆر گەورەکان لە ئێسایە. ینی بەڕاستی کۆمەڵی کێشەی ڕوبەڕووی وەزارەتی تەندروستی ڕوبەڕووی بەڕاستی تەندروستی مرۆڤەکان کردوێتەوە لەم سنوورەی خۆمانە. پێویستە زۆر بە وشیارە و مامەڵە لەگەڵ ئەم خاڵانە بکەین. مامۆستایەکی زانکۆ پێی وایە بۆ ئەوەی ببینە خاوەن بەرهەمێکی کشتتوکاڵی ئۆرگانی دوور لە مەترسی مادە کیمیاویەکان دەبێت پشتگیری ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆیی بکەین و ڕێگای نوێی بەرهەمهێنانیش بە جوتیاران ئاشنا بکەین. توانین ڕێگەی کشتتوکاڵی زیرەگیان کشتتوکاڵی کۆمەلگا بگرینە بەر کە بریتە لە گرێبەستێکی یاسایی نووسرا و لە نێوان کڕیار و لە نێوان جوتیارە کە کڕیارەکان بەرەبوومی ئەو جوتیارە ئەکڕن و پاڵپشتی دارایی ئەەکەن، بەڵام مەرجیشیان هەیە لەسەر جوتیارەکان کە بێ کشتتوکاڵەکە کشتتوکاڵێکی ئەندامی بێ، کشتتوکاڵێکی تەندروست بێ. واتە ئەم گرێبەستە ئەوەیە کڕیار دیاریکراوە، جوتیاریش دیاریکراوە، مەرجیش هەیە لەسەر بەرەبوومە کشتتوکاڵەکە. بەم ڕێگایە ئەتوانین ببینە خاوەنی باشترین بەرهەمی کشتتوکاڵی دوورکەوینەوە لەو کۆمەڵێ مەوادی زیان بەخش. ئەرکی لایەنە پەیوەندیدانەکانە لە وەزارەتی تەندروستی و کشتتوکاڵ لیژنەی تایبەت و هەمیشەیی بۆ هۆشیارکردنەوەی جوتیاران پێک بێنن لەسەر مەترسیەکانی بەکارهێنانی پەینی کیمیاوی و دەرمانی قڕکەر. بەمەش دەتوانرێت کار بکرێت بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی بڵاوبوونەوەی زیاتری نەخۆشیە درێژخایانەکان کە بەهۆی نازانستی لە بەکارهێنانی ئەو مادانەدا لەلایەن جوتیارەوە بڵاو دەبنەوە، لە ناویشیانە شێرپەنجە کە لە ئێستادا ئامارەکانی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.